کوردستان هەر لەم کۆشکەیە کچێکی جوانی لێیە هەمیشە گۆشەگیر و بێتاقەتە ئەو سوزانە کچی ئەو پیاوە دەپەقەیە ناوی شیلانە ناویچی بوو شیلان وەستە داری داشنا؟ ئەوە چیە؟ بخەی کەم حیوانەکەنەڵێ فێر بۆ حیوان هەر خۆ ناسێنە ئەستەدا سڵاو عەزیزە من ناوم ئەمینە دەوری شیلانی شیلان هەمیشە گۆشەگیر و بێتاقەت و نەخۆشە باوکی ناڵێت جێگەڵی مناڵەتی گەڕە شاقانە ببێت لەترسی ئەوەی کە نەوەکو زیاتر نەخۆش بێت ڕۆڵی خاوەنی ماڵەکە بینی تۆ پیاوی ماڵەکەی خەمە نەلێشی کورتۆ شێ بجوویە دەبڕۆی تخەیەکیشی خۆ بەدەی بەسەر چاو تۆ ئەمرەکەی دەبڕۆ قوربان جان بڵێ ژنێ ئەوێ دیسان چی؟ چی دەوێت؟ ئەوە نۆ فاکەرۆڵی بۆ هیچ نییە قوربان زانی چی ئەڵێ باشە تۆ بەچی بۆ سەفەر یعنی پێویست ناکا پیاوێکی ئاسایی وەکو منی لەگەڵ بێ یعنی بۆ نمونە ئاوا پاسەوانێکی وەردەوریای وەکو من و زیتەڵە چاو بگە بەخێمە بچمە دەرەوە بۆکوێ؟ ڕاستەکە قوربان جان باچێتە دەرەوە من خۆ چاودێریەکەم خەمە نەبێ ئەی تۆ چێ بەسەرەوە تۆ ڕۆکەیەکیشی خۆمە شوز بەدی نا باوکە ئەی چی؟ هەمشە ناڵێ ئەی کوێ؟ دەرەوە دەرەوە کوێیە؟ کۆڵان چی؟ شتیوان نابێ نا 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 بۆ قوربان نا خوا بۆ نایڵێ نا چه جوانەکە بۆ قوربان چەند جاری باسی قوربان کردووە تۆ نابێت چیتە دەرەوە تۆ جارێ مناڵی نازانی بۆ نابێت چیتە دەرەوە بۆ قوربان چونە کەوشەکە باشە؟ هیچم نییە دەتخوا بێڵە بەڵکە بێ بچمە دەرەوە بۆ قوربان بۆ نایڵێ بۆ عزیزەکەم سی ئەم کۆشکە گەورەیە ئەو هەموو حەوشۆبانەیە تۆ ئارە لەم چمە کۆڵان بۆ چیتە کۆڵان بۆ قوربان تۆ جارێ مناڵی چەند جارێکی باسان بۆ نازانی دەکەواتە نازە ئەمی بەرە حەوشەکە با نازیکی گوتم دەبڕۆ بەستە چاوەڕایە خەنشی هەسەوە ولا آخر من شیلانی چم لێ بکەناگا ئەوێ سنەڵ شەخەوە چۆن تێگەیانم کەمێتە من چی دێڵم دوای باوکە دەرمەکە جۆسێکە بەدرسم ئاسارە بەدوای چی بکەم بە خۆت بەقەدر دوچاوە خۆش بەوەی جۆسێکە واسەکەم بۆ سوال و دزی هات دێنا ئەیبا وام پێ بڵێ ئێمە دزین ئاوارەی ئاوارە ببورن غەڵەت بکەیت ئاوارە یعنی چی ئاوارە ئەوانە کەڵوڵات و شارخوانەڵەن و ماڵ حاڵ بەجێ هێڵن یعنی ئێوەش لە شاری ماڵ حاڵ